سڵاو بینەرانی عزیز بە بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی پێکی کۆمەڵە کە چالاکی و هەواڵانیەکانی تایبەت بە کۆمەڵی تێدا باس دەکرێت لە خزمەتتانداین. کۆمەڵە بە فەرمی بوو بە ئەندامی ڕێکخراوی نێونەتەوەیی UNPO. ڕۆژی چوارشەممە دەی پوشپەڕ لە کۆبوونەوەی ساڵانەی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی نێونەتەوەیی UNPOدا کۆمەڵە بە فەرمی بوو بە ئەندامی ئەو ڕێکخراوەیە. ڕۆژی چوارشەممە 1 جولای بەرامبەر بە دەی پوشپەڕی 1394 هەتاوی لە کۆبوونەوەی ساڵانەی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی نێونەتەوەیی UNPOدا کۆمەڵە بە فەرمی بوو بە ئەندامی ئەو ڕێکخراوەیە. UNPO نەتەوە بێدەوڵەتەکان ڕێکخراوێکی سربەخۆیە کە بۆ ئەو قەبوونەتەوانە دروست کراوە کە سربەخۆ نین و لە مافی خۆ بەڕێوەبردن بێبەشن. چالاکیەکانی UNPO زیاتر هەوڵدانە تا لە ڕێگای نوێنەری ئەو نەتەوانە کە ئەندامن خواستی نەتەوەکانی بندەست بە کۆمەڵگای نێونەتەوەی بگەێنێت. ڕێکخستنی سمینار، کۆنفرانس، ڕاگەیاندن و خولی ڕاهێنان لە بواری جۆراوجۆر وەک بابەتی مافی مرۆڤ و دیپلۆماسی نمونەی چالاکیەکانی ڕێکخراوی ناوبراوە. دەستەی نوێنەرایەتی حیزبە ڕۆژهەڵاتیەکان سەردانی وەزارەتی دەرەوەی فینلاندیان کرد. دەستەی نوێنەرایەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی بەشی مافی مرۆڤی یەکەی سیاسی و استراتێژی وەزارەتی دەرەوەی فینلاندیان کرد و لە لایەن بەڕێوەبەری بەشی مافی مرۆڤ ئەو وەزارەتخانەیەوە پێشوازیان لێکرا. راپۆرتی هاوکارم لەو پەیوەندیەدا دەبینین. ڕۆژی چوارشەممە 1/7/2015 بەرامبەر لەگەڵ دەی پوشپەڕ بە بۆنەی هەشتەمین ساڵوەگەڕی زیندانیکردنی سدیق کەبودوەند سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان و بە مەبەستی گەیاندنی دەنگی ناڕەزایەتی خەڵکی کورد بە سیاسەتەکانی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە دەوڵەتی فینلاند دەستەی نوێنەرایەتی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات سەردانی بەشی مافی مرۆڤی وەزارەتی دەرەوەی وڵاتی فینلاندیان کرد. لەو دیدارەدا دەستەی نوێنەرایەتی وێڕای پێشکەشکردنی راپۆرتێکی تێر و تەسەل لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران و کوردستان وەرگێڕاوی ئەو یاسایانەی کۆماری ئیسلامی کە بەپێی ئەوان چالاکانی سیاسی و مەدەنی دەست بەسەر زیندانی و ئیعدام دەکرێن و هەروەها نامیلکەیەک لەسەر سیستمی سیاسی کۆماری ئیسلامی و پرسی کورد لە ئێران پێشکەشی نوێنەرایەتی وەزارەتی دەرەوەیان کرد. لە پەیوەندی لەگەڵ پێشێلکاری مافی مرۆڤ دەستەی نوێنەرایەتی حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات داوانامەیەکیان ئاراستەی وەزارەتی دەرەوە کرد و لەو داوانامەیەدا لە دەوڵەتی فینلاند داخواست کرا لە ڕێگای پەیوەندی دیپلۆماتیکی دوولایەنە و لە ڕێگای پەیوەندیەکانی ئەنجومەنی ئوروپاوە ئێران ناچار بکەن واز لە سەرکوت و ئازار و ئەشکەنجەی چالاکانی سیاسی و مەدەنی کورد بێنێت. هەروەها لە وڵاتی فینلاند داوا کرا کە بە لەبەرچاوگرتنی دکتۆریەنی سیاسەتی دەرەوەی خۆیان لەمەڕ پاراستنی مافی مرۆڤ هەموو هەوڵی خۆیان بۆ ئازادکردنی سەدیق کەبودوەند سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان وەگەڕ بخەن. دەستەی نوێنەرایەتی وەزارەتی دەرەوە وێڕای دەربڕینی خوشحاڵی لە هاوکاری هێزە سیاسیەکانی کوردستان و دانی راپۆرت و زانیاری لەمەڕ ڕەوشی کوردستانی ڕۆژهەڵات لە پەیوەندی لەگەڵ کار و چالاکی و سیاسەتەکانی دەوڵەتی فینلاند لەمەڕ مافی مرۆڤ لە ئێراندا شیکردنەوەیاندا و وتیان کە دەوڵەتی فینلاند بە بایەخەوە بە پرسەکانی پەیوەندیدار بە مافی مرۆڤ و گەشەکردنی کۆمەلگای مەدەنی سەرنج دەدات. دیدارەکە دوای خستنە بەردەم هەندێک پێشنیاری بەکردەوە بۆ هاوکاریەکانی داهاتوو کۆتایی پێهات. دکتۆر نینا نۆردسترۆم بەرپرسی بەشی مافی مرۆڤی وەزارەتی دەرەوە یانینا هاسێنسۆن جێگری بەرپرسی گشتی بەشی مافی مرۆڤ و ئان ماری فرۆبێرگ ڕاوێژکاری سیاسی مافی مرۆڤ بەشداری کۆبوونەوەکە بوون. دەستەی نوێنەرایەتی حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان بریتی بوون لە شنا ڕەزەبی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، ناسەر بۆرزۆیی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، خەلیل عەلیزادە حیزبی دموکراتی کوردستان و مەجید حەقی سەربەخۆ بەشدار ببوون. لەو دیدارەدا هەیئەتی کوردستانی ڕۆژهەڵات داوانامەیەکیان پێشکەش بە دەوڵەتی فینلاند کردووە کە دەقەکەی بەم شێوەیەی خوارەوەیە. داوانامە بۆ دەوڵەتی فینلاند بە مەبەستی شەرمەزارکردنی شەپۆلی ئیعدامەکان لە ئێران. لە دەوڵەتی فینلاند داوا دەکەین زیندانی
ئەشکەنجە و ئیعدامی چالاکانی سیاسی و مەدەنی لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بە توندی شەرمەزار و مەحکوم بکات. ڕۆژی 14 ژوئنی ئەمساڵ مەنسوور ئاروەند زیندانی سیاسی کورد کە پێشتر حکمی لە سێدارەدانی ئەو بە زیندانی هەتاتایی گۆڕیا بوو لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە زیندانی میاندوئا و ئیعدام کرا. کاربەدەستانی ڕژیمی ئێران تەنانەت پارێزەر و بنەماڵەشیان پێشوەخت ئاگاداری بەڕێوەبردننی حکمی ئیعدامی مەنسوور ئاروەند نەکردووە. تا ئێستاش تەرمی قوربانی بە بنەماڵەکەیان نەدراوەتەوە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 160 کەس لە خەڵکی ئێران ئیعدام کراون. هەر ئێستا 27 زیندانی سیاسی کورد حکمی ئیعدامیان بەسەردا سەپاوە و چاوەڕوانی جێبەجێکردنی حکومیان دەکەن. لە ساڵی 2014 لانیکەم 753 کەس لە زیندانیان ئیعدام و لە سێدارە دراون. زۆربەی حکمی لە سێدارەدانەکان لە گۆڕەپانەکان و لە بەرچاوی خەڵک کە مناڵانیشیان تێدا بووە جێبەجێکراون. لە 6 مانگی یەکەمی 2015دا لانیکەم 500 کەس ئیعدام کراون. ساڵانە بە لانیکەمەوە 9 ملیۆن لە خەڵکی ئێران بەهۆی جۆراوجۆرەوە لەلایەن کۆماری ئیسلامی دەگیرێن و زیندانی کوردخایەن و درێژخایەن دەکرێن. هەر ئێستا لانیکەم 400 مناڵی خوارەوەی تەمەن 2 ساڵانە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێراندا لە هەلومەرجی زۆر تراژیک لەگەڵ دایکانیان زیندانین. لە سەرەتای دەستپێکی سەرۆکۆماری حەسەن ڕۆحانیەوە بەهۆی گفتوگۆکانی ناوەکی ئێران پرسی مافی مرۆڤ و ئیعدامی زیندانیانی سیاسی و مەدەنی لەلایەن کۆمەلگای جیهانیەوە لە پەراوێز خراوە. لە ئەنجامدا کۆماری ئیسلامی بێترس و نیگەرانی ڕۆژ بە ڕۆژ شەڕی کوشتوبڕی ڕۆڵەکانی نەتەوەکانی ئێران توندوتیشتر دەکات. ئێمە لە دەوڵەت، پارلەمان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە فینلاند داوا دەکەین کە 1. ئیعدامی مەنسوور ئاروەند و زیندانیانی سیاسی و مەدەنی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە توندی شەرمەزار بکەن. 2. داوا دەکەین دەوڵەتی فینلاند لە نفوذ و پەیوەندیەکانی دیپلۆماتیکی خۆی کەڵ وەرگرێت بۆ زەختخستنە سەر کۆماری ئیسلامی تا کۆتایی بە ئازار و ئەزیەتی جیابیران و ئازادی خوازان بهێنێت. 3. کۆماری ئیسلامی لەژێر فشار بخرێت تا حکمی ئیعدامی زیندانیانی سیاسی و مەدەنی هەڵوەشێنێتەوە. 4. کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتی خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. 5. ئێران توندوتیژی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی خۆی دژی گەلی کورد کۆتایی پێبێنێت. داوا لە دەوڵەتی فینلاند دەکەین ببێتە هاندەر لە پێناو چارەسەری ئاشتی خوازانەی پرسی کورد لە ئێراندا. کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆمیتەی فینلاند ڕێکەوتی 1/7/2015 زاینی. کۆڕێک بۆ جەلیل ئازادیخواز لە لایەن ناوەندی کوردانی دانیشتووی واشنگتۆن بەرپاکرا. ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 28 مانگی 6 ناوەندی کوردانی دانیشتووی واشنگتۆن کۆڕێکی بۆ نووسەر و چالاکی سیاسی خۆرهەڵاتی کوردستان جەلیل ئازادیخواز ڕێکخست بە بەشداری کوردانی دانیشتووی دەڤەری واشنگتۆن و ڤیرجینیا. کۆڕێکی ڕووناکبیری لە لایەن نووسەر و چالاکی سیاسی جەلیل ئازادیخوازەوە بەڕێوەچوو. لەم کۆڕەدا کە کۆمەڵێک لە دانیشتوانی کوردی ئەمریکا بەشدار بوون، کۆڕێکی بەرفراوان بەڕێوەچوو. بابەتەکانی ئەم کۆڕە بریتی بوون لە خۆرهەڵاتی کوردستان مێژینە و جەماوەر و جوگرافیای، بزوتنەوەی ئەدەبی و ڕەوشەنگەری ئەم دەڤەرە و باری چاپەمەنی کوردی، بزوتنەوەی شوناسخوازی خۆرهەڵات نوچ و بەرخۆدان، هێزەکانی خۆرهەڵات و ئاراستەی داهاتووی ئەم هێزانە، کۆمەلگای مەدەنی و داواکانی، بزاوتی ژنان و بابەتی نەتەوەیی. لەگەڵ ئەمانەدا زۆر باس و بابەتی دیکە و ڕوژێنرا کەوتنە بەر باس. ئەم کۆڕە کە زیاتر لە 3 کاتژمێری خایاند بووە مایەی دیالۆگ و ڕاگۆڕینەوەیەکی فراوان لە نێوان کوردانی هەر 4 پارچەی کوردستانی دانیشتووی ئەمریکا. شانی باسە ئەم کۆڕە لە ژێر ناونیشانی ئێوارەیەک لەگەڵ خۆرهەڵات بەڕێوەچوو. بەشداری شاندێکی کۆمەڵە لە سمینارێکی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ستۆکهۆلم لەسەر بانکێشتی کۆمیتەی سۆیدی حیزبی دموکراتی کوردستانی ئێران شاندێکی کۆمەڵە لە سمینارێکی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ستۆکهۆلم بەشداریان کرد. ڕۆژی شەممە 13 پوشپەر بەرامبەر بە 4/7/2015 لەسەر بانکێشتی کۆمیتەی سۆیدی حیزبی دموکراتی کوردستانی ئێران سمینارێک لە هۆڵی شیستاترف لە شاری ستۆکهۆلم
بۆ بەڕێز ڕۆستەم جەهانگیری ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دموکرات لەسەر دۆخی کوردستان و ناوچەکە بەڕێوەچوو. بەڕێزیان بە وردی باسی خۆی پێشکەش کرد و هەروەها لەلایەن بەشدارانی سمینارەکە پرسیار ئاراستەی بەڕێزیان کردرا کە جوابی پرسیارەکان لەلایەن کاک ڕۆستەم جەهانگیریوە دراوە و بەم جۆرە کۆتایی بە سمینارەکە هات. شاندێک کە لەلایەن کۆمیتەی ستۆکهۆلم بەشداری ئەو سمینارەی کرد بریتی بوو لە هاوڕێیان عەلی ئاشناگەر، سالار ئاشناگەر، ڕەسوول محەممەد زادە، کاوە میسری و فاڕۆق مدەڕسی. کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆمیتەی ستۆکهۆلم 4 حوتی 2015. بەشداری بەشێک لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە تێکشکاندنی هێرشی داعش بۆ سەر کەرکووک. بە یارمەتی و بەشداری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕێگری لە هێرشی بەربڵاوی داعش بۆ سەر باشووری کەرکووک کرا و هێزەکانی داعش دەیان کوژرا و زیاتر لە 100 دیلیان لێکەوتەوە. بەپێی هەواڵە بڵاوکراوەکان هێرشی بەربڵاوی داعش بۆ سەر خاکی کوردستان لە ناوچەی باشووری کەرکووک کە لە نیوەشەوی دووشەممە ڕێکەوتی 15 پوشپەڕ دەستی پێکردووە تا بەیانی ئەو ڕۆژە درێژەی بووە. ئەو هێرشە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و بە بەشداری بەشێک لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران تێکشکێنراوە و هێزەکانی داعش دەیان کوژرا و بریندار و زیاتر لە 100 دیلیشیان لێکەوتۆتەوە. شایانی باسە هێزی پێشمەرگەی کۆمەڵەی شۆڕژگەر هەل لە سەرەتای هێرشەکانی داعش بۆ سەر کوردستان وێڕای ئامادەی دەربڕینی بۆ پاراستنی خاکی کوردستان بە مەبەستی بەرگری لە خاک و خەڵکی کوردستان بەشداریان لەو شەڕە لە ناوچەی کەرکووک کردووە و لە ماوەی 8 مانگی ڕابردووشدا تاکو ئێستا هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شەڕەکانی دژ بە داعش 4 برینداری بووە. کۆمیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرەی چاردەی کۆمەڵە 4مین پلێنەمی خۆی دەست پێ کرد و بۆ ماوەی 3 ڕۆژ درێژەی بوو. راپۆرتێک لەو پەیوەندیەدا دەبینین. ڕۆژی چاردەی پوشپەڕی 1394 هەتاوی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرەی چاردەی کۆمەڵە 4مین پلێنەمی خۆی دەست پێ کرد و بۆ ماوەی 3 ڕۆژ درێژەی بوو. جێی ئاماژەیە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ماوەیەک لەمەو پێش بۆ بەڕێوەبردن و ئامادەکاری 4مین پلێنەم کۆمیتەیەکی پێکهاتوو لە ئەندامانی دەفتەری سیاسی و کۆمیتەی ناوەندی پێکهێنا. کۆمیتەی ئامادەکار پاش بەڕێوەبردننی چەندین کۆبوونەوە ڕۆژی بەستنی پلێنەم و هەروەها خاڵ و بابەتەکانی جێبایەخ بۆ تاوتوێکردن لە پلێنەمی ئامادە کرد و لە کۆبوونەوەیەکدا کۆمیتەی ناوەندیش پەسەندی کرد. هەر بۆیە ڕۆژی 4 حوتی 2015 بەرامبەر بە چاردەی پوشپەڕی 1394 هەتاوی پلێنۆم بە ئامادەبوونی کۆی ئەندامانی کۆمیتەی ناوەندی جێگرەکان و هەروەها هاوکارانی کۆمیتەی ناوەندی بە سرودی ڕەسمی کۆمەڵە و دقەیەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی کۆمەڵە و بسوودنەوەی کوردستان دەستی بە کارەکانی خۆی کرد. دواتر کۆمیتەی ئامادەکار راپۆرتی کار و ئامادەکاری خۆیان پێشکەشی پلێنۆم کرد و خاڵە دیاریکراوەکان کە بۆ باس و لێکدانەوە و تاوتوێکردن لە پلێنۆم لەلایەن کۆمیتەی ڕاستپێردراوە ئامادەکرابوو بۆ ڕسمیەت پێدان کەوتە بەردەنگی پلێنۆم و بە کۆی دەنگ پەسەند کرا. ئەو خاڵانە بریتی بوون لە راپۆرتی سیاسی، چالاکی و کاری پێشمەرگانە، تەشکیلاتی دەرەوەی وڵات، چەند پرسێکی تایبەت بە کاری تەشکیلاتی و ئەمنیەت، بڕیارنامەکان و هەڵبژاردننی دەفتەری سیاسی کە هەر کامەیان باسکاری تایبەت بە خۆی هەبوو. کۆی ئەو باس و بابەتانە لە ماوەی 3 ڕۆژ کاری چروپڕ بە وردی تاوتوێکران و سیاسەتی گونجاو لەگەڵ بارودۆخی ئەم سەردەمەی لە هەموو بوارەکاندا لێ هەڵهێنجرا و بۆ بەشێکیان بڕیارنامەی پێویستیش پەسەند کرا. شایانی باسە بەشێکی بەرچاو لە راپۆرتی سیاسی کە هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی پێشکەشی کرد ڕۆژی 5 و 6 مانگی حوتی 2015 لە کەناڵی ئاسمانی ڕۆژهەڵات تیڤیەوە بە ئاگاداری خەڵکی کوردستان گەیشتووە. 4مین پلێنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 8 حوتی 2015 بەرامبەر لەگەڵ 17 پوشپەڕی 1394. کۆمەڵە بوو بە ئەندامی هەمیشەیی ئینتەرناسیۆنال سوسیالیست. کۆمەڵەی شۆڕژگەر
وەک یەکەم حیزبی کوردستانی ڕۆژهەڵات بووە بە ئەندامی هەمیشەیی لە ڕێکخراوی نێونەتەوەیی ئینتەرناسیۆنال سوسیالیست سەرنجام پاش هەوڵی چەندین ساڵەی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی و کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەییەکان کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران وەک یەکەم حیزبی کوردستانی ڕۆژهەڵات بوو بە ئەندامی هەمیشەیی لە ڕێکخراوی نێونەتەوەیی ئینتەرناسیۆنال سوسیالیست. ڕۆژانی 5، 6 و 7 جولای کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی نێونەتەوەیی ئینتەرناسیۆنال سوسیالیست لە بنکەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە شاری نیویۆرکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوەچوو. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندیەدا دەبینین. ڕۆژانی 5، 6 و 7 جولای کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی نێونەتەوەیی ئینتەرناسیۆنال سوسیالیست لە بنکەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە شاری نیویۆرکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوەچوو. کۆنفرانس بە بەشداری 155 حیزب و ڕێکخراوە و هەروەها نوێنەری زیاتر لە 7 وڵات و هێزی دەسەڵاتدار ڕۆژی یەکشەممە 5 جولای دەستی بەکاری خۆی کرد. لەلایەن کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵەوە هاوڕێیان دڵشاد خزرێ و ئەبوبەکر ڕەحیمی بەشداری کۆنفرانس بوون. ڕۆژی یەکەم کۆبوونەوەی تایبەتی شۆرای بەڕێوەبەری ڕێکخراوی IS بوو کە ماوەی چەند کاتژمێری خایاند. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 6 جولای کاتژمێر 10 پێشنیوەڕۆ بە بەشداری هەیئەتی کۆمەڵا، سەرۆک، سکرتێری گشتی، ئەندامان و میوانانی ڕێکخراوی IS درێژە بە کۆبوونەوەکان درا. سەرەتا پەیامی سکرتێری گشتی لەسەر ئەجەندای کۆبوونەوەکان و چۆنیەتی بەڕێوەچوونیان پێشکەش کرا. پاشان باسێکی گشتی لەسەر بارودۆخی ئەمنی و ئاسایش، ئابووری، سیاسی و ژینگەپارێزی جیهان لەلایەن سەرۆکی ڕێکخراوی IS پێشکەش بە بەشدار بوان کرا. درێژەی باسەکان پانەلێک بوو لەسەر ئەمنیەت و بربەرەکانی تێرۆریزم کە ئەندامانی بەشداربوو وتاریان پێشکەش کرد. جێی ئاماژەیە یەکەم وتار لەلایەن بەڕێز هێمن هەورامی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان پێشکەش کرا. بەڕێزیان ئاماژەیان بە پێگەی کورد لە ناوچەکە وەک لایەنێکی چارەسەری کرد و وتی دنیا بەوە گەیشتووە کورد نەتەنیا کێشە نیە لەم ناوچەیە بەڵکو بە پێچەوانەوە لایەنی چارەسەری کێشەکانە. هەروەها حکوومەتی ئێستای عێراقی بە حکوومەتێکی فاشل ناوبردووتی کورد لە عێراق نایهەوێ داهاتووی بەم حکوومەتە فاشلەوە ببەستێتەوە بۆیە مافی خۆیانە سربەخۆ بن. نوێنەری پەیەدەژ وتاری لەسەر ڕۆژاوا و بارودۆخی ئەوڕۆی لا ڕوبەڕووبوونەوەی داعش شرۆڤە کرد. ڕۆژی سێشەممە 7 جولای کۆبوونەوە بە راپۆرتی ماڵی بەرپرسی کۆمیتەی ماڵی دەستی پێکرد. راپۆرتەکە بارودۆخی ئابووری و باسی حەقی ئەندامیەتی لەخۆگرت بوو. لە درێژەدا بەرپرسی کۆمیتەی ئەندامگیری راپۆرتی کار و چالاکیەکان و ناوەڕۆکی کۆبوونەوەکانیانی پێشکەش کرد و ئاماژەی با وەرگرتنی چەند لایەنێک وەک ئەندامی دائیمی کرد. هەر لەو پەیوەندیەدا بەرپرسی کۆمیتەی ئەندامگیری وێڕای پیرۆزبایی لە کۆمەڵا بە بۆنەی وەرگرتنی وەک ئەندامی هەمیشەیی لە ڕێکخراوی ئینتەرناسیۆنال سۆسیالیست خۆشحاڵی خۆی دەربڕی. تەوەری ژینگەپارێزی پانێڵێکی دیکەی کۆبوونەوەکان بوو کە بە شێوەی گشتی و لە تۆی چەند وتارێ تایبەتی پێشکەش کرا. نوێنەری نێردراوی سەرۆکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وتارێکی گشتی لەسەر باری ئەمنی، ئاسایشی جیهانی، ڕۆڵ و ئەرکەکانی ڕێکخراوی UN باس کرد و لە کۆتاییدا وەڵامی پرسیاری بەشداربووانی دایەوە. بەڕێز سعدی ئەحمەدپیرا نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر بارودۆخی عێراق بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتی و شەڕ دژی داعش و هەروەها پشتگیری پرۆسەی ئاشتی پەکەکە و دەوڵەتی تورکیا و هەوڵ بۆ بە ئەنجام گەیاندنی بابەتگەلی وتارەکەیان بوو. هەروەها بەرز نرخاندنی هەوڵەکانی پێنجکۆیەک و گەڕاندنەوەی ئاعتباری نێودەوڵەتی بۆ حکوومەتی ئێران بەشێک لە وتەکانی ناوبراو بوو کە داوای پشتگیری زیاتری کرد. بەڕێز مستەفا شەڵماشی سەرپەرشتی هەیئەتی حیزبی دموکراتی کوردستان لە وتارەکەیدا مێژووی 10 ساڵ خەباتی حیزبەکەی و هەوڵەکانی بۆ دەستەبەرکردنی مافی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و ئەو قوربانیانەی لەو پێناوەیە بەخشیویانە باس کرد. دڵشاد خزری نوێنەری هەیئەتی کۆمەڵا لەلایەن سکرتێری گشتی ڕێکخراوی جیهانی ئینتەرناسیۆنال سۆسیالیست وەک ئەندامی هەمیشەیی شۆرای IS بان کرا بۆ پێشکەشکردنی وتارەکەی. لە وتارەکەدا سەرەتا سوپاس و دەستخۆشی لە شورای بەڕێوەبەری ڕێکخراوی IS کرد بۆ بە ئەندامکردنی کۆمەڵا وەک ئەندامی ئەسڵی و دائمی.
لە درێژەدا چەمکی تێرۆریزمی خستە بەرباس و ئاشکرای کرد پەرەسەندنی تێرۆر لە جیهان بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوین بەتایبەتی بەبێ پشتگیری دەوڵەتان ناکرێ. بۆ نمونە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران یەکێک لە پشتیوانان و یارمەتی دەرەسەرەکیەکانی تێرۆریزمە لە ناوخۆ و لە دەرەوەی سنوورەکانی خۆی. هەروەها ئاماژەی بە بارودۆخی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات کرد کە لەژێر گوشار ترس و تۆقاندنی ئەو ڕژیمەدان و هەروەها ئاماژەی بەوە کرد کە کورد لەو ناوچەیە شیاوی ئاشتی و ئازادی و ئاسایشن. کۆمەڵە و سیاسەتەکانی بەنسبەت مەسەلەی تێرۆریزم بەشێکی دیکەی وتارەکە بوو کە ئاماژە کرابوو کۆمەڵە هەر لە سەرەتای دەستپێکی کاری سیاسی بەرەوڕووی تێرۆریزم وەستاوەتەوە و تا ئەوڕۆکە لە بەرەکانی شەڕ خەباتی بۆ دەکا. حیزبە کوردستانیەکانی بەشدار بوو دوای ڕاوێژ و ئاڵوگۆڕی بیرروڕا و جەخت لەسەر پێویستی هاودەنگی و وتاری هاوبەش بڕیارنامەیەکیان بە کۆی دەنگ خستە بەردەستی کۆنفرانس تا وەک بڕگەیەک پەسەند بکرێت. لە دوایین بەشی کۆبوونەوەکە بڕیار و قەرارەکان خوێندرایەوە و بە کۆی دەنگ پەسەند کران. یەک لەو بڕیارانە کە خرایە بەرباس و لێدوان بڕیارنامەیەک بۆ پشتگیری خەباتی کورد لە هەموو پارچەکانی و یارمەتیکردنیان لە شەڕ دژی داعش بوو کە پەسەند کرا و خرایە دەستوری کاری داهاتووی ڕێکخراوەکە. شایانی باسە هەیئەتی کۆمەڵا لە میانەی کۆبوونەوەکاندا چەندین دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ میوانانی بەشداربوو و نوێنەرانی حیزب و لایەنەکان وەک تونس، ئیسپانیا، مێکزیک، ئەمریکا، بێلژیک، فەلەستین و سوئێد ئەنجامدا و پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتیان خستە بەرباس و لێدوان. کۆنفرانس دوای 3 ڕۆژکاری بەردەوام ڕێکەوتی 7 جولای 2015 کاتژمێر 2:30 خولەکی پاژنیوەڕۆ کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێکەوتی 8 جولای 2015 زاینی. لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پێکی کۆمەڵە. بینەرانی بەرز زۆر سپاس کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون. کات و ساتێکی خۆشتان بۆ هیوادارین تا بەرنامەی داهاتوو پێکی کۆمەڵە ماڵەوە.